دوعایەکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم کە دوعایەکی قبول کراوە و قبوڵە بۆیە هەر کەسێک کاروباری خەڵکی بەدەستەوەیە بەرپرسیارەتیەکی هەیە ئیتر ئەو کەسە بەڕێوبەر و مدیرە یاخود وەزیرە یاخود سەرۆک و دەسەڵاتدارە. با جوان گوێ بگرن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح مسلمدا اللهم من ولي من أمر أمتي شيئا فشق عليهم فاشقق عليه. خوای گیان هەر کەسێک کاروباری ئومەتەکەمی گرتە دەست ئیتر لە هەر پلۆپایەکە بێ لە بەڕێوەبەرێکەوە تا سەرکردەیەک کە بەرپرسیارەتیت لەسەر و کۆمەڵە خەڵکێک لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئیمانداران لەژێر دەستی تۆدایە. خوای گیان هەر کەسێک شتێک لە کاروباری ئومەتی منی بەدەستەوەیە شتەکانیان لەسەر قورس و گران دەکا ژیانیان قورس و گران دەکا خوای گیان کاروباری قورس و گرانکەی ژیانی تەنگ و تاریکەی هەر دەسەڵاتدارێک خوای گیان شتەکان لەسەر خەڵکی قورس دەکا خوای لەسەری قورسکەی لەسەری خەڵک گران دەکا خوایە گرانیکەی لەسەری ژیانی خەڵکی ناڕەحەت دەکا خوایە ژیانی ناڕەحەتکەی. کێوا دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەدەفەرمێ ومن ولي من أمر أمتي شيئا فرفق بهم فارفق به. خوایە هەر کەسێکیش کاروباری ئومەتەکەی منی بەدەستەوەیە زۆر یا کەم لەگەڵیانە باشە نەرمونیانە لەگەڵیانە بەڕێزە لەگەڵیانە خوایەگیان تۆش نەرمونیان بە لەگەڵیتە. ئەمە دوعای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ هەر کەسێک کاروبارێکی بەدەستەوەیە جا قوڕ بەسەر ئەو کەسەی کاروبارێکی بەدەستەوەیە و ژیانی خەڵکی ناڕەحەت و ناخۆش دەکات. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوایەگیان ژیانی ناڕەحەتکەی هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. جا بۆیە پێویستە ئەو کەسەی دەسەڵاتێکی هەیە بەرپرسیارەتیەکی هەیە لە خوا بترسێ. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی خەلافەتی خۆیدا ئیسلام نیعمەتە نیعمەت. لە شاری مەدینە ڕۆژێ دەگریا وتیان ئیمامی عومەر بۆچی دەگریت؟ وتی وڵاتی عێراق وڵاتێکی شاخاویە. عێراق شاخی زۆرە شاخی سەختی زۆرە. ئەترسم لەوە دەترسم لە وڵاتی عێراقدا لە شاخێک لە شاخەکان کە ئەمڕۆ کوردستانی خۆشمان دەگرێت و چونکە کوردستانی خۆمان شاخی زیاتر تێدایە ئەترسم ئاژەڵێک بە ڕێگایەکدا بڕوە لە شاخەکانە پای هەڵبکەی و پای بشکێ ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسەبەم بکات بەڵێ ئەی عومەری کوڕی خەتاب بۆچی ڕێگات بۆ حەیوانەکان نەکردو لە شاخەکانە بتوان بڕۆنە ڕێگاوە. ئەترسم ئاژەڵێک پای بشکێ لە ڕۆژی قیامەتە خوا محاسەبەی من بکە. لە شاری مەدینەوە دەگری بۆ عێراقی ئێمە ئەم عێراقی کە ئەمڕۆ ئاوا کۆمەڵە کەسێکی زاڵم و ستەمکار وێرانیان کردو و ژیانی خەڵکیان کردو بە دۆزەخ بۆ هەندێک کەس خوای گەورە ژیانیان کا بە دۆزەخ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بصحابيك فرموا لصحيح بخاري دا يفرمي واتقي دعوة المظلوم فإن دعوة المظلوم مستجابة. ئاگادار بە لە دوعای کەسی مەظلوم ئەوەی کە زوڵمی لێ دەکرێت چونکە دوعای قبوڵە بەڵام خوای گەورە خۆی دەزانێت چۆنی قبول دەکات. مەڵێ بۆ قبول نەبوو ئەگەر وا بڵێ خوا قبولی ناکات. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم دوعا بکە بەڵام هەر چەندێ زاڵم بێ ئینسان ڕۆژێک نیهایەتی هەیە. نەمرود دەیوو من خوام دەڵێن سەر زەوی هەمووی داگیر کردووە خوا بە مێشورە لە ناوی برد. چیرۆکی زاڵمەکان بە شتێکی سادە کۆتایی دێ. فیرعەون لە ئاوە خنکە ئەبوو جەهل دوو مناڵ کوشتیان بۆیە نیهایەتی ئەوان کۆتایی ئەوان بە شتێکی زۆر ئاسان کۆتایی پێدێت. بەداخەوە ئەمڕۆ ئەوەی کە مەعاشخۆرە ئەوەی کە موچەی ڕەسمی هەیە هەمویان مەزڵومن.
بۆی ئەو کەسەی کە موچەکەی بەدەستە ئەبێ ئاگاداری ئەو خاڵە بێ، چونکە دوعای ئەو هەموو مەزلومە قبوڵە، ئەمڕۆ یا بەیانی دڵنیا بە قبول دەبێ و ڕووناکیتان لێ تاریک دەبێت، چونکە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم قبول دەبێ. بەداخەوە ئەمڕۆ وای لێ هاتووە زۆرێک لە ئەو کەسانی کە تەنها موچەیان هەیە بەس کەسابەتیان نییە، ئەوەی کە موچەی هەیە و کەسابەتی تری نییە لەگەڵیا، زۆربەیان احتیاج و داماون. واللهی زۆربەی موچەخۆرەکانی ئەمڕۆ زەکاتیان پێدەشێ، چونکە ئەگەر کەسابەتی تریان نەبێ و پارەی خەوتویان نەبێ، تەنها مەعیشەتیان لەسەر ئەو موچەیە بێ، زەکاتیان پێشێ، سەدەقەیان پێشێ، چونکە بەڕاستی مەزلومن، بەڵام ڕۆژێک دێ دڵنیا بە حەقی مێرولەیەک نافەوتی، حەقی تۆ چۆن نەفەوتی. تۆ بە ئیزنی خوا مەزلومی سەربەرزی، ئەوەشی زاڵم بێ سەرشۆڕ و زەلیلی دنیا و قیامەتە. بۆیە بەداخەوە وایان لێ هاتۆ زۆربەی ئەوانەی کە تەنها مەعاشیان هەیە و کەسابەتیان نییە لەگەڵیدا قەرزارن، شەرمەزار بوونە، کەرامەتیان بە حسابی خۆیان لای خەڵک نەماوە، خۆیان دەشارنەوە، ئەڵێ وەڵای خۆم دەشارمەوە لە کابرای مارکێت، خۆم دەشارمە لەو کەسەی کە پارەی لامە، لە ڕوون نایە خۆمی دەرخەم، جارێ خۆم ئەشارمۆ لێی. تۆ مەزلومی دوعا بکە. ئینسانێک بەپێی حەدیث ئینسان کە زوڵمی لێکرا دروستە دوعا بکە، بەڵام گوێندان نە، دوعا تەنها دوعا، چونکە تۆ گوێن بە خەڵکی مەدە، ئینسان بێت دەم پاک بێ، بەڵام ئەوەی زوڵمی لێکردی دەتوانی شەو و ڕۆژ دوعای لێ بکەی، خوایە تۆڵەی لێ بکەیتەوە. بۆیە لا کەسێکیان پرسی وتیان فڵان کەس زوڵمت لێیەکە، تۆ چی دەڵێی؟ وتی چاوەڕێ دەکەم هەتا ئەو ڕۆژەی دەمرێ ئەو زاڵمەی کە زوڵمی لێم کردووە، ئەو کاتە ئەگەر پێم کرا دێم ئەڵێم خوایە گیان حەقی من لە ئەم کەسە بسێنە، ئەمە زوڵمی لێ کردوو. بۆیە خۆشەویستان، ئەگەر پێتان دەکرێ ئەو کەسانەی کە خاوەنی خانوون دانە بەکرێ، ئەو کەسانەی کە دوکانیان داوە بەکرێ، ئاگاتان لەو کرێچیانی خۆتان بێت، یارمەتیان بدەن، چونکە کاتێکە موچە نەبوو کابرای کاسبیش بازاڕی نامێنێ، بەهۆی ئەم زوڵمەوە کە لە موچە خۆر دەکرێ، ئەو کەسانی کە زوڵم لە ئەم میلەت و گەلە دەکەن، کاسبکارەکەیش ئیشی نامێنێ، هەموو شتەکان بە عام دەوەستەیە. بۆیە یارمەتیان بدەن، دوکانت هەیە شتێکیان بۆ بشکێنە، کرێخانوت هەیە شتێکیان بۆ بشکێنە، بەڵکو بە ئیزنی خوای گەورە پاداشتی خێر بداتەوە. و داواش دەکەم ئەو کەسانەی کە خاوەنی زەکاتن، هەندێک لە زەکاتەکانیان پێش بخەن بۆ ئێستا پێش ڕەمەزان. بۆ نمونە کەسێکی دەوڵەمەند دەفتەرێ زەکاتی هەیە، کاکە وردە وردە سەرفیکە، بۆی لە ڕەمەزانە زەکات زۆر نەمێنێ، سنەتە زەکات پێشخستن، سنەتە، حەدیثی زۆر لەسەرە. بۆیە خۆشەویستان، ئەوەی کە مەزلوم بێ سەربەرزە، ئاگاتان لەو کەسانە بێ کە فەقیر و هەژارن، بە ئیزنی خوا ئەوەی مەزلوم بێ ئینشەڵا سەرکەوتوی دنیا و قیامەتە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، خوایگیان ئەوەی بۆ ئەم میلەتە باشە، خوای لەگەڵی داباش بە، ئەوەشی خراپە یا ڕەبی خوای بە گەورەی و عەزەمەتی خۆ لە ناوی بەرە، یا ڕەب العالەمین، ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهي قرد فرمي ورضيت لكم الإسلام دينا، من تنها رازيم بوي إسلام برنامو بروغرامي جياني ايوه بيت، هر كاتك إسلامي راستقينا قرآن وحديث، نك اوي كأمريكا وكيوكيو دروسيا كأوانا نعلم تيرورستكان، أوانا إسلام راستقينا، أوانا هاتونا إسلام ناشرين كان. ئیسلامی ڕاستەقینە ئەگەر حکم بکە بەختەوەری و خۆشی و شادی ڕوو دەکاتە خەڵک. ئێستا لە ئەوروپا ئیسلام حکم ناکە، بەڵام ئەگەر ئیسلام حکمکە زۆر لەوە باشترە. بێزانی بۆ؟ چونکە کابرایە فەقیر پارە پەیاکە بە ڕەسمی ئیشی سپیەکە، 120 130 140 بۆ حکومەتە، بەڵام لە ئیسلامە 102 نیوە، 120 نییە، کەواتە ئیسلام زیاتر مساعدەی خەڵکی کردووە. 2 لەکوێ 30 لەکوێ، 130 و 140 زۆر فەرقیە. تۆ لە دەفتەرێکە 2 گەڵاونی زەکاتت هەیە، بەڵام ئەگەر ئیشی سپیکەی لە ئەوروپا بەلایەکەمەوە لەو دەفتەرە 30 گەڵات لێ ئەسێنن، هەر بە زۆر لێتەسێنێ. سەیر ئیسلامکە چی بەرەکەتێک.
ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ کە ئیسلامی ڕاستەقینەی تەطبیقە کرد. شەوێک لەگەڵ گەنجێکدا ناوی ئەسلەم بوو، گەڕا بە ناو شاری مەدینەدا لای حەڕە، وتی با بچین زانی خەڵکی حاڵی چۆنە. لە دوورەوە ئاگرێکی بینی، وتی ئەی ئەسلەم ئەم ئاگرە لەوانە کۆمەڵە کەسێکی ڕێبوار بن سەرما ئەمانی هێنا بێت، شەو و سەرما تاریکی شەو لەگەڵ سەرمادا ئەوانی لێرەدا کۆ کرد بێتەوە، با بچین بۆ لای ئەو کەسانە بزانن چیان پێویستە، نەک ڕێبوارێک بن پێویستیان بە یارمەتی بێت. خەریکی خزمەتی خەڵکەکەی خۆی بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، چونکە ئیسلامی جێبەجێ دەکرد، ئەو ئیسلامە کە خێر و بەرەکەتە. کاتێکە لە ئاگرەکە نزیک بووەوە تەماشای کرد ئافرەتێکە لەگەڵ چەند مناڵێکە، مناڵەکان دەگرین بەڵام زۆر دەگرین. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ سەلامی لە ئافرەتەکە کرد، فەرمووی ئەوە ئێوە چی دەکەن لێرانە؟ ئەو مناڵانە بۆچی دەگرین؟ خوشکی بەڕێزم جوان گوێ بگرین، ئەگەر ئێمە بەڕاستی کەسانی لە خواترس دەسەڵاتدارمان بێ خۆشی و شادی ڕوومان تێکات، چونکە بە ڕەحمە بە بەزەییە. بە ئافرەتەکەی فەرموو خوشکی بەڕێزم ئەم مناڵانە بۆچی دەگرین؟ وتی ئەو منداڵانە برسیانە. تەماشای کرد مەنجەڵێ دانراوە ئاگر لە ژێریایەتی. وتی ئەی ئەو مەنجەڵە چییە؟ وتی ئەو مەنجەڵە بەس ئاویتیایە، بەس ئاو. ئاوەکەم داناوە لەسەر ئاگرەکە، ئەمەوێت مناڵەکان بێدەنگکەم وا بزانن خواردنیان بۆ دروستەکەمە تا ئەخەون، بەڵام غەیری ئەو هیچیتیان نییە، بەڵام وا دەزانن ئەوان وا تێگەن دایکیان چێشتیان بۆوەکە، خواردنیان بۆوەکە، ئەمەوێ بێدەنگیان کەم بەهۆی ئەم ئاگر و مەنجەڵەوە هەتا خەویان پیا دەکەوی بە برسێتی. بەڵام فەرمووی والله بەینەنا وبەین عومەر، خوا لە بەینی ئێمە و عومەردا بێ، خوا لە بەینی ئێمەدا بێ، ئەو خەلیفەی موسڵمانانە دەسەڵاتدارە، خوا لە بەینی ئێمە و ئەواندا بێ، لە ڕۆژی قیامەتدا شکات لە عومەری کوڕی خەتاب بکە کە مناڵەکانی مناوە برسیانەوی چیان پێ نییە. ئیمام عومەر ڕەزای خوای لێبێ فەرمووی خوشکە بەڕێزەکەم عومەری کوڕی خەتاب، نەیفەرموو من عومەرم، فەرمووی عومەری کوڕی خەتاب تو زانێ حاڵی تۆ وایە. وتی ئەگەر ناتوانێت خزمەتمان کە بۆچی بۆ دەسەڵاتداری ئێمە؟ باشە ئەگەر ناتوانێت خزمەتمان کە بۆ ئێمەی غافڵ کردووە، بۆ لە ئێمە بی ئاگایە، خوا لە بەینی من و عومەردا بێ. ئیمامی عومەر دەستی کرد بە گریان، زۆر گریا، ترسا، داچەڵەکە. نەیفەرموو عومەری کوڕی خەتاب منم. وتی ئەی ئەسلەم با بڕۆین، ئێستا دێمە خوشکە بەڕێزەکە. هات کۆمەڵێک ئارد و خواردەمەنی حازر کرد و وتی ئەی ئەسلەم بیدە بە شانمە، بیدە بە کۆڵمە. وتی من هەڵی ئەگرم خەلیفەی ئیمانداران. فەرمووی نەخێر، بیدە بە شانی مندا، تۆ ئایا لە ڕۆژی قیامەتە تاوانی من هەڵەگری؟ بیدە بە شانی مندا و بە کۆڵی مندا. ئیمام عومەر ڕەزای خوای لێبێ بە پەلە هاتەوە بۆ لای ئافرەتەکە، هەویرەکەی شێلا، منجەڵەکەی پڕکرد لە خواردن. ئەمجا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئاگرەکەی خۆش ئەکرد و فووی ئەکرد بە ئاگرەکەدا و دووکەڵی ئاگرەکە چوو بە دەموچاو بە ڕیشی ئیمامی عومەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. خواردنەکەی حازر کرد، نەیفەرموو خوشکەکەم تۆ خۆت حازری کە، خواردنەکەی بۆیان ئامادە کرد. مناڵەکان لەگەڵ ئافرەتەکەدا تێریان خوارد، دەستیان کرد بە پێکەنین مناڵەکان، دڵیان خۆش بوو، دەستیان کرد بە یاریکردن، چونکە تێر بوون. عومەری کوڕی خەتاب خۆی ئاگرەکەی خۆش ئەکرد، فووی ئەکرد بە ژێر منجەڵەکەدا، ئاگرەکە بۆی زیاتر گەشت بێت و دووکەڵەکە ئەچوو بە دەموچاویدا. بەڵێ کاتی ئیمام عومەر ڕەزای خوای لێبێ بینی مناڵەکان تێر بوون، دڵخۆش بوون، دەستیان کرد بە یاریکردن. ئەمجا ئافرەتەکە فەرمووی جەزاکە الله خەیڕەن، براکەم خوا پاداشتی خێر بداتەوە، بەخوای گەورە تۆ شایانی ئەوەی کە خەلیفە بی، نەک عومەری کوڕی خەتاب، تۆ شایانی خەلیفایەتیت، نەک عومەری کوڕی خەتاب کە ئاگای لە ئێمە نییە. ئەی فەرمووی خوشکەکەم قسەی باشکە و لێیدا ڕۆشت.
نەیفەرموو من عومەری کوڕی خەتابم ئەگەر ئیسلام حکم بکە ئێمە بە ئیسلام ڕازی نین زۆر ببە بۆیە ئیسلام بەرەکەتە دەسەڵاتدار دەبێت چاو لەمانە بکات ئاگای لە کۆمەڵگابی ئاگای لە دەوروبەرەکەی خۆی بێ چونکە ڕۆژێک دێت لە ناو کفنێکە دەپێچرێتەوە زوڵم مەکە کۆتایی بە زوڵم بێنە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بکە بە پێشەوە و قدوەی خۆت عەدالەت بە هەموو کەسێ خۆشتی دەوێت پێش هەموو کەسێ خوای گەورە بۆیە ئیسلام نیعمەتە ئێمەش لە کۆتاییدا دەڵێن بەخوا ئیمامی عومەری کوڕی خەتاب ئێمەی موسڵمان بێ ئێوەمان پێوە دیارە خوای گەورە لە بینی ئێمە و هەموو کەسێکی زاڵما بێت خوا لە بینی ئێمە و ئێوەی زاڵمدا بێ کاتێک کە ئێوە هەر کەسێک کە زڵم لە هەر میلەتێک دەکات لە ئێمە و هەر میلەتێکی تریش خوا لە بینمان نابێت بەڵام ڕۆژێک دێت هەموو حەق و حسابێ دەکرێت هەموو کەسێک پاداشتی چاکەکانی وەرەگرێ و سزای خراپەکانیشی وەرەگرێ بە دڵنیاییەوە حەقی مێرولەیەک نافۆتی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم چۆن حەقی ئیماندارێک و خواناسێک و نوێژکەرێک دەفەوتێ بەڵام دەڵێن خوایگیان هەر کەسێک بۆ میلەت باشە بۆ گەل باشە خوایگیان سەرکەوتووکی یا ربی خوایە هەر کەسێک بۆ میلەت خراپە دەی چەوسێنێتەوە یا ربی خوایە بیچەوسێنەوە زەلیلی بکە ڕسوای بکە یا رب العالمین آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين